بەڵامەوە دەستەوەستانەوە ئێستان و هەوڵماندا هەندێک لە زاناکان کۆ بکەینەوە. من ئەمڕۆ تەسەوڕ دەکەم بەس باسی یەک لە زاناکان بکرێتن، بەڵام زانای تریشێ ئینشاءڵڵا هەرسێکیان باز دەکرێتن لەلایەن کاک محەممەدەوە کەوا کەسێکی سەرکەوتووە، زۆر پێی دڵخۆش بوون کە ناسیم هەر لە یەکەم دیداردا. ئەمڕۆژ کە لێرەم بەڕاستی من خۆم ڕۆڵەکە دەدەمە ئەو، بەڵام هەندێک لە زانیاریەکان ئەوە بوو بە یەکەوە دەستمان کەوتبوو و پلانەکەمان وا بوو کەوا ئەو کات لە زانکۆ بیکەین، بەڵام بەوەی ئەوەی کەوا ڕێخستنی دەوام و هەندێک ڕێکەوتەکان گونجاو نەبوون بۆیە وا ڕێک نەکرد کەوا ئەنجامیان بدەین لە ناو زانکۆ. بەڵام لێرەش ئەلحەمدولیلا هەر باشە لە دامەزراوەیەک و ئینستیتیوتی باوەڕپێکراوی یاساییەوە کەوا وەکو ڕێکخراوێک بێ یاخود وەکو دامەزراوەیەک بێ ئەمڕۆ لێرە دەیخەنە ڕوو. هیوادارم خەڵک پێی ئاشنا بێت و زانیاریان پێ بگاتن. مامۆستا محەممەد کوڕێکی ئەکتیڤە، زۆر زیرەک و بەتوانایە، تواناکانی لەوە زیاترە کەوا بتوانێت لە سمینارێکدا بەشداری بکاتن، نوای دەبینم و هیوادارم جێی ڕەزامەندی ئێوە بێتن ئەو شتانەی کەوا پێشکەشی دەکاتن. بۆ خۆم هەر ئەوەندەم هەیە، ئەوەی دیکە بۆ ئەو بەجێ دێڵم بە لەسەر بابەتەکان قسە بکاتن لەسەر زانەکەم. زۆر سوپاس. زۆر سپاسی مامۆستا کازان دکتۆر کازانەکەی کە وەکو یارمەتی دەرێکی قوڵی من لە زانکۆی سۆران، لە دەرەوەی زانکۆی سۆرانش کە نوێنەرێ ڕێکخراوبووم یاخۆت شتێک لەم بابەتانە کە ویست مثالەکێک بکەم، زۆر کازان ئاگادارێکردمەوە ئەگەر پێویستی مادی و معنەوی بە منە ئەمە لە خزمەتم، هەر شتێکت پێویستی مادی معنەوی بی من لە خزمەتم و یارمەت دەدەم. زۆر خۆشحاڵم کۆڕۆ لێرە ئامادەیە. دەستەکەین بە سمینارەکەمە. سڵاوتان لێ یەکەم بە سڵاوی ئیسلام. السلام علیکم ورحمة الله وبركاته. سەرەتا سوپاسی خوای گەورەکەم دەڵێم سوپاس و ستایش بۆ ئەو خودایی کە هەورێک دەگرێنێ بۆ ئەوەی گوڵێک پێ بکەینە یاخود چەند گوڵێک پێ بکەینە. اللهم يا ربنا لك الحمد حمدا كثيرا طيبا مباركا فيه. اللهم يا ربنا لك الحمد حمدا يليق للجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم لا أحصي ثناء عليك أنت كما أثنيت على نفسك، ولك الحمد حتى ترضى، ولك الحمد إذا رضيت، ولك الحمد بعد رضا. اللهم صل وسلم وبارك على محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم إني أسألك الهدى والتقى والعفاف والغنى. بخيراتي تاكدا في بريسان دكين بو آشنا بون بس من نارك كبيشت لزان بو الشوران درقام أنت يا والله كتو سميناري كم ياخد بابلين بابتي كم من نافاني كساتي شي بنا بانجا كأو كساتي كردة بلام برنگا زولين ما نيناسي كأوش دوبارا بسياري نشاني بسياري مارکوشن لەبیری ئێمە ئەو ڕژێنێت سەبارەی بەو کەسەی کە بۆچی لەنا کورد نادیارە، یان بەماناچی دیکە بۆچی ئەوان ڕۆژئاوا ئەو جۆرە کەسایەتەمان لێ ئەشارێتەوە کە بریتیە لە دکتۆر جەلال تۆفیق. ئەم کەسە بەڕێزەیە، ئەم کەسەی کە ئێستا دەبینن دکتۆر جەلال تۆفیق، ئەمە ئەو سیارەیە کە دروستی کردێتی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. دکتۆر جەلال تۆفیق چییە؟ بە کورتی ئەوە ژانێت داهێنەری بەتوانای کورد جەلال تۆفیق داهێنەری بیرۆکەی ئۆتۆمبیلی کارەبایی. دکتۆر جەلال ساحی لە ساڵ خوێندنە شاری سلێمانی لەدایک بووە. بلیمەتی ئەو کابرایە، زیرەکێتی ئەو کابرایە وای لێ کردووە پەنا بۆ شوێنێک بەرێ کە بریتووە لە ئەمریکا وەلی هەر لەوێشا بیرۆکەی ئۆتۆمبیلی کارەبایی کە پێڵێن هایبرد ئەلکتریک دروست بکات و لە هەمان کات دەتوانێتی تەلەفۆنی جولاو بگەوڕێت بۆ تەلەفۆنی جێگیر. ئەو زانایە کەسێکی ناسا لە ئەمریکا دەڵان خەڵاتی گەورەی
کە ئەو خەڵاتانی لە ئەمریکا بە گەورە یاخود بە مەکسماین سەیرەکرێ ئەو خەڵاتانی وەرگتووە. بەڵام خەفت لەوەیە کۆمپانیاکە ئەو کۆمپانیا و تیاکارەکە ناو ئەو بەرهەمانێک ئەو بەرهەمی دێنێ ئەو شتانە ئەو بەرهەمی دێنێ بە ناوی کۆمپانیاکە خۆی بڵاو یەکاتەوە نەک بە ناوی دکتۆر زەلال. دکتۆر زەلال چەندین چاوپێکەوتنی کردو لەگەڵ کەناڵەکە وەکو خۆی باسی ژیانی خۆی کردە لە کەناڵەکان خۆی بە کورد ئەناسێنێ لەو کۆمپانیایشەکە کە پێڵێن جەنەرال مۆتۆرس دەست بەکار بۆ لە ئەمریکا شۆفێر زانستی گەورەی بەپا کرد توانێت باتری کارەبای ئۆتۆمبیل دابهێنێ و یەکەم کەس بۆ ئۆتۆمبیلی کارەبایی دروست کرد کەەوە شانازیەکی گەورەیە بۆ کرد کە کەسێک بتوانێت ئۆتۆمبیلی کارەبایی دروستکە. ئۆتۆمبیلی هەموو جیهان لە ڕێگای زانستەکانی ئەوەوە گۆڕانکاریان تێکراوە و سوودی لێوەرگیراوە ئەزمون کراوە لەلایەن کۆمپانیاکانی دیکە. ئەوەی کە ئێستا باسمان کرد بریتی بوو لە کابرایەک کە لە ئەمریکا زانستەکانی ئەو داهێنەرەکانی ئەو وای کردووە خەڵکانی مێشتەکانی ویلایەتەکانی نەدەوەکانی دیکە بتوانن استیفادە لەو بەرهەمەی بکەن کە ئەو بەرهەمی بکەن لە ئۆتۆمبیلی کارەبایی. لە برەبچووکانەوە بڕۆن سەیرێکی یوتیوب بکەن نووسین دکتۆر زەلال تەوفیق بزانن چ عەزەمەتێکی تووشی بکارەکە. یعنی ئەوە وای کردووە شوناس و نیشتمان پەروەردەی کورد بەرز بێتەوە لە ئەو سەرکەوتنەی کە زەلال تەوفیق تۆماری کردووە. زانایەکی تر لەو زانانەی کە ئەوڕۆ بە خزمەتتاندا ئایان ناسێنن بریتێ لە کۆچەر بیکار. کۆچەر بیکار چییە بەڕێزان؟ ئەوە نەیبینن ئەوە کۆچەر بیکارە. گەورەترین خەڵاتی بیکاری یاخود بەدەستهێنانی پلەیەکی زۆر گەورەی بیکاری بەدەستهێناوە. چۆ کۆچەر بیکار چێیە؟ ژیانی بە کورتی. کۆچەر بیکار یاخود فەریدی دراکشانی لەدایک 1970 لە مەریوان هەیە. بیکارێکی هاوسەرفی کوردە کە ئێستا لە زانکۆی کامبریج و ئۆکسفۆرد واتە لە ویلایەتەکانی فرانشینی بەریتانیا توانی لە ساڵ 2018 نۆبلی بیکاری وەربگرێت و پێشکەشی بکرێت و لە کۆتیشنەکەیدا لە وتەکەیدا بەم شێوەیە پێشکەشی خزمەتکار و ئاوادەمانی دەکات. دەڵێ چی؟ دەڵێ هیوادارم ئەم خەڵاتە بزە بخاتە سەر لێوی 40 ملیۆن کورد کە دووبارە شانازیە کوردێت کە لە وڵاتی خۆی ناژی لە وڵاتێش درەژی داهێنانەکە شانازی بە شوناسی خۆی وەرکە. ئەم خەڵاتانە پێشکەشی ئەم بەڕێز نەکراوە. خەڵاتی بیکاری پاریس، خەڵاتی لێڤەرپۆڵ، خەڵاتی مۆربەوتاری لێکۆڵینەوەی 2016، خەڵاتی فێر لە ساڵ 2018 بە هەمان شێوە ئەو کەسایەتێکی لەناسراوە بۆ مانایەی کوردان ئێمە کەمەی ناسن لە زیاترەوەی بتوانن سوودی وەرگرن، بتوانن بەهرەمەندن بە کتێبەکانیەوە، بتوان استفادە لەو ئەزمونەی بکەن و پۆستێکی لەسەر بکەن لە شوێنێکە لە سۆشیال میدیا بڵاوی بکەنەوە بیناسێنن بۆ ئەوەی تاچی کورد وری پێ بەرز بێتەوە. بەڵام نە لەبەر ساوی کورد بە مانایەک لە مانایەکان لە شیرینیەکەن ئەیشارنەوە بۆ ئەوەی کورد ئەو وڵاتە دڵهێزانەی کە ئێستایەک لەو پلانە لێ هەیەە ئەوەیە کە کورد خۆی بەکەم بزانێت بۆ ئەوەی خۆتەسلیمی وڵاتەکانی تر بکات بە مانایەک لە مانایەکان کەلتوری خۆی پێنزم بێت بۆ ئەوەی کەلتوری ئەوروپا هەڵبگرێتەوە بیخاتە ئامێر. ئەوە سەرچاوەکانی ئەو دوو بابەتە بوون کە ئێمە لە خزمەتماندا باسمان کردن. کەسێک ئەگەر بگیرێت زیاتر لێکۆڵینەوە بکات و زیاتر بکۆڵێتەوە ئەتوانێت پەیوەندیم پێوە بکات. ئەو سەرچاوانەی ئەدەمێ زیاتر و باشتری بۆ دەرەکەوێت ئەتوانێت شتی مەزنتر لەناو ئەو سەرچاوانە بینتە دەرێ. زانایەکی تر بە ناوی ئیسماعیل ئەلجەزەری لێرە بەڕاستی ڕاتانەگرم. ئیسماعیل ئەلجەزەری چێە؟ دووسکەری کاتژمێری ئاو و ڕۆبۆتی ئێستا. خەڵک ئێستا لافی ویزا بۆ داهێنانە لێدا کە ئێستا لە ئارادا موبایل، کۆمپیوتەر، سەیارە هەتا بۆ وەڵام لێمەدەبێت پرسیارێک لە خۆمان بکەین کە ئایا پێش سەڵێت ئایا سەڵێت هەوە لە تەکنەلۆژیا بۆ فەرگرانەیەکی باڵا بێت؟ لە سەدەی دوازدە پێکسەدی مەسەری کابرای جەت ئیسماعیل ئەلجەزەری شتێک دروستەکە کە ئێستا ناوی ناوڕۆبۆت بەڵام ئەو کاتە پێیان وت مەچینە
بەڵام ئێستا نەمداوە ڕۆبۆت بە مانای کەلیمەی ئەگەر بە زمانی تەفسیری سەردەمی ساڵێک دەڵێن ڕۆبۆتی دروستکردن بەڵام چی سەرسەردەکەن بەڵام چی سەیە زانایە کورد خوارزان یاخود برادە سەلاحەدین لەلیبی بێت ڕۆبۆت دروست لە چەندی لە سەدەی 12 بەڵێ ئەگەر سەیری مێژوو بکەین کۆمێکێکمانە زۆر شەردای مێژوو ئەگەر سەیری مێژوو بکەین دەبینین مێژوو غەزێکی زۆری لێکرد بەتایبەتی مێژوو کە باس لە زانایەکانی خۆی ئەکات وەکو زانایەکانی یۆنان باسی فیساگۆرس و کەلەمیکانیا زیرەکبوونە یاخود ئەفلاتۆن ئەو فەیلسوفانە ئەرسطۆ و سۆقراط کە مەسەلە بەخاڵە کتێبێکی هەیە لە کتێبەکەیە دەڵێ ئەوانە قوتابی پێغەمبەر سولەیمان فەیلسوفەکان وەکو سۆقراط و ئەفلاتۆن ئەرسطۆ ئەڵێ قوتابی پێغەمبەر سولەیمانی مەسەلە بەخاڵە لە کتێبەکەیە باس دەکات یەکێک لە مێژووستەکان ئاماژە بۆ کردووە ئەبوو معلوماتی بەڕێزە لەدایەوە ئەگەر مێژووی زانستەکانی ئەوروپا بخوێنینەوە کۆمێکێک لەوانەیە کە زۆر ئەسمونم کردووە زانست لە کۆنا چی بۆ چۆن ئەگەر تەماشای زانست بکەیت پێشانمانەدا زانستمان پێشانەدا ئەوێت ڕۆشنبیرمان بکە باسی سەردەمی یۆنانمان کە پێ دەڵێن سەردەمی زێڕینی یۆنان کە سەردەمی زێڕینی یۆنان دێت باسی ئەو هەموو فەلسەفە و زانایانە ئەکات لە دوای سەدەی یەکی زاینی کە پێغەمبەر عیسا عەلەیهی سەلام لەلای کردی و داوای کە بەزێکێتەوە بۆ ئاسمان لەو کاتێوە سەردەمی ڕەشی یۆنان دەست پێ ئەکات سەردەمی تاریکی یۆنان بێرن دە دارک ئەیج یعنی سەردەمی تاریکی یۆنان لەو کاتێ تەواو دەست لە زانست دەشۆدرێت باسی زانست ناکرێتەوە لەو مەزەیە یەک پاس لێدە جەمپەک لێ ئەدا 2500 دەکات وا لە سەدەی 15 و 16 اینجا دێت لەوێن دەرێ باسی چیەکات باس سەردەمی ڕێنسانس دەکات باس سەردەمی ڕۆشنگەری دەکات باس سەردەمەکان باس ئەو سەردەمانەکە کە زانستێدا دووبارە دێتەکایەوە ڕێنسانس وەدا دووبارە بژانەوەی زانست باسی تۆماس هۆبس و لیۆناردۆ داڤینچی و هونەرە جوانەکانمان بۆ ئەکات باسی جۆن لوکۆ و جۆرە زانایانەمان بۆ ئەکات باشە من و پێی خوێنە لێ پرسیارێک لە خۆمان بکەین باشە بۆچی لە سەدەی یەکی زاینی قاف دێزە هەتاکو پێنجی هەتا سەدەی 15 واتە لە سەدەی یەکی زاینی تا سەدەی 15 مرۆڤ سەر بەستوو بووە زانستیان نەزانیوە زانستیان لە باوەش نەگرتووە نا وەکو ئەو کاتەیە ئەمە تێدا باوەڕاست ئەو کاتێ موسڵمانان زانست لە باوەشەگرن و وشە یەقرە جێبەجێکەن کە ئێمە ئومەتی یەقرەین وشە یەقرە جێبەجێکەن کە بخوێنن بە دوای زانستان بکەن کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت بە دوای زانستان بگەنە تەنانەتەکە و باتە سوودش بێت کەواتە لەو کاتەیە سەدەمی موسڵمانان و کورد و خوشکبراکەی ئێمەیە خوشکبراکەی من و تۆیە لەو کاتەیە تێدا هەستایە کەسی ئەوان نە وەکو دارج ئەیچ یعنی سەردەمی تاریکی باس دەکەن بە ئێمە نائەناسێنن نانەوێت کورد یاخود موسڵمان جیهانی موسڵمان تێدا ئاشنای بۆ زانایانە تێک لەو زانایانە ئەوڵەکە تێنەناسێنن بەڵام پێشەوە بچمە ناو قوڵی بابەتەکە ئەمێ پێتان بڵێم یەک لەو زانایانەی کە من ناساندم لە زانکۆی سۆران بریتیوە لە کەسێک بەنای ڕائیسپیری کە ئەمریکای دۆزیوەتەوە لە زانکۆی سۆران ئەوەم بۆ مامۆستایان دووبات کردەوە کە کەسێکمان هەیە بەنای ڕائیسپیری دۆزەرەوەی ئەمریکایە گەورەترین نەخشەی دروست کردووە نەخشەیەکی جیهانی کە بەستەڵەکی باکوور و هەردوو کیشوەری ئەمریکای باکوور و باشووری تێدا لەخۆ کردووە ئێستا کە ماڵێکمان بەو ناوە هەیە ڕائیسپیری و لە هەمان کاتیشدا لەسەر دێستی ئاسک تەواوی نەخشەی جیهانی کێشاوە زۆر بەوربینی کە ئێستا ناسا پێی سەرسامە کە ئەو کابرا چۆنەوە دەوربین بۆ لە نەشانی لە کێشانی ئەو نەخشەیە ئەو نەخشەیە کە لە زانکۆی سۆران لە دیوارە هەڵواسیا و نەخشەکەی ڕائیسپیریە بەڵام هەموو تێدا جێگا نەبێتەوە ماوەیەک لەمەوبەر خوشکێک تەلەفۆنی بۆ کردم ویستی لە هەمان قوتابخانەکە قوتابخانەی کناری وێژەیە هەمان سینارەکەی من بۆ قوتابیانی پۆلی 12 و 2 و 11 تا ئاخری دووپات کردەوە دووبارە لە قوتابخانەی کناری وێژەیی ڕائیسپیری وەکو دامەزرێنەری یاخود ناسێنەری هەردوو قاری ئەمریکا ناسێنرا لە قوتابخانە کە دووبارە خۆشبەختی بوو بۆ من و ئەگەر ئەشتانەوەی زیاتر بیناسن بگەڕێنە بۆ یوتیوبەکەی من کە لە یوتیوبەکەم ڤیدیۆکەم دانەوە کە لە ساڵی 2021 مانجی دانزانمدا ئەوڕۆ ئەوەتان پێ ناسێنم کە بریتیە لە
إسماعيل الجزري. إسماعيل الجزري تيا حد نسيت بإنجليزي نسيت لجوجل the father of the robotics. باش الروبوت شيء باش الروبوت ناثراوا بابيش بيتنا الجزري اسمي أو كاريات السنة. إسماعيل الجزري شو بريبه؟ إسماعيل الجزري درسكري كاجمالي أو روبوتي أصلا. لصالح هذا خطو سمشش زين لدايبوا لصالح هذا سمششي كوتش باي كربوا. بديع الزمان أبو العسكري إسماعيل الكوري رصاص. سيبي في الدنيا ما لقيني كان. إسماعيل الجزري زيادة لبنزا أميري سونيتي فير كردني نكتنها بود درسكان. بلكو شوازة كشت بيالك كتون درسكي أو مينيما. يعني هنا رشتك التبلة كتون أو اشتد درسكي. زانست دولتان أوروبا تنها أو ما بيشان هذا كدرسي كده لبردم دانه وبعدين كدرس لبردم دانه حاضر أويا بالام كتبكي أو إسماعيل الجزري كأول تدار راخية هنري بيشان كت هنا نكت بيشان ده بس شو هذا درستي كي كأوش نار كتبكي تي بس ما لي The Book of Knowledge of Indigenous Mythical Devices أو درست كده بشكل درست كراوة كان لو قنزة أميري تنها سي أمير تنبي أنا سين أمره يكم أمير كولا شوي الروبوت درستي كرديا بريتيلا ساعات فيل كانت جميري فيل كبا كانت جميري فيل ناسرها با خرج أول نتاموشا كآية سندة مهمة وبينها لو أنا وينيكا لبيرشات أنا وينيك سادة بلام وينيكا سندين نهيني أفساني لخو قلتوا أجل تماشي سلسلة داخلية بكي بالندي أنقاي يأخذ بالنسبة للفينيكس أو بالندي عبارة أما جاء بولات مصر تماشي زورة كالتورة أفساناني كإسماعيل الجزيري وكو بياو تشكورتي سادة وكو منوتو خو بقبرزاني نبوا كده تزور سادة وساكار زور بجواني وين كان يأخذ بالكركي تشاوى لشوي بالان لشوي فيلي كساعات ما بيناسيني سندين فلسفة وداو نريد وكالتوري ولاطاني تريش لخو كتوا عنقاء أما شي بولاتي مصر أو فرشي بينس كده بنميتي أما شي بولاتي فارس إيران أو فيلي كده فرشة كده سري راي استراوا في كأما شي بولاتي هند بو خانداناني أو كاتشانشيني هند أو تراغونا أو أجدهاي كيبينا أو أجدهاي كيبينا أما شي بولاتي الصين أو كابري عمامة بسرة أما شي بولاتي أفريقيا هذا كذا كان طريق أو دوتشات كيش كبيويتي أو بو أو قريته بو أو موسيقى كبولاتي أفريقيا ده بزوا يأخذ بو أوان ترى أو كابري يبين نسلوا أو روبوتي كذا أو كابري أو أما شيء بس صلاح الدين الأيوبي بيكري صلاح الدين الأيوبي كخو إسماعيل الجزري خوارزي يأخذ برازي صلاح الدين الأيوبي وأو كابري شكلنا وراس دانشيا أما شيء بولات يونان كأوش أو كابري دانش لشوي نسينك دانشوا أما شيء بولات يونان هم أمانة ليك فيك ليك أصلا دار الجواب بيت أنا سيني يأخذ شروبات بوكا ككعد جميري أو ساعاتي فيكسون كاركا كشاني باسا يكم كسبو ساعاتي درست ساعاتي كاجميري درست شون كعربة كان زور باش لو أعطيك كفاية ورد فرمي والعصر يا زور باش لو ودي عربيتي اللي شون كذا فرمي الوقت قصير شون شيء لو كنت قد يبرد الطريق بو ببيش سنساني ولا استدني خوي كاجميري درست كان بو كاتكاني أمكيولا كاتكاني بانجو أمكيولا كاتكاني هات مانجا كاني أمكيولا يعني كاتكاني هات مانجو جيش وأماني أمكيولا بعد شروبيتي بتشوفي أمورة تنبو كم كسندة أفسانة سندة أفسانية سندة بمنكاي هو أم ساعة كم كان يعني هم تنبوش لأن تجي في ذكاء سطل آية تشيلية أو سطلة بدو داوبن جريدرا بدو داوبن يأخذ بدو كندر يعني جريسي جريدرا لبني أوسط ليه كونه تشتي كردوه إسماعيل الجزري كونه تشتي كردوه لنا أو دايناو
لكن نقوموني أوسط لبرابر كم كما وقتون ساعتين خول هيك كوابر جري كم خولي تخوارا بهمان شيء ساعات سطلا وكيدانا كم دي تخواري لقل قربوني سطلك نقمة بيت سطلك كنت لكان بدا خور راعتش كراعتش هذه كلام أميرانا أزولين لكاركوا يعني بكارة يكمش كبكارة اللي بريتة لماضي عنقا أسروا هموني تعيشنا بفرطة ودنجي عنقا لدرجة هل هموني ساعتك دنجي عنقا كما جيبوا ينو ساعتي برا كدن كعنقا كدنجا كيكير لنا بس تبقى بيو بشان تانا دم لنا وسن قويك هي طوب أخرج قويها ذكر طوب أخرانا أكويته خوالا ما يدني هلويكا عليه هلويكا زوانيا زوان ديارنيا تمام شيء أما هلويك أما هلويك طوب أخرتنا دين هلويكا هلويكاش خوي خوارك هاتو دخلويت السدمي أجنهاك بأجنهاك طوب أديت أخوالا أوصل أجنهاك أخرت النوم بولسينك ياخذ باب لي يقول رجع كيف نقول ذلك الكلكية ليلة طبيعك ليلة دوباره ما شبوه كاتو ككاجميركا توقع هو توتك عن دوزا قدرتك كأقداري كدينوا سيروا ده أمريكا نوارت في ذلك هو مستردانشتوا لدوري خويا أصورته أوكا بطالك أوكا فرق اللي أداته دوباره استطلقا أكيد سر أوكا بو كاجمير شديكا بو روجانا لبيان تاكوني مرو أمدي من دوباره أبيتها زاري كم طبق أخريتنا أبي أخريتنا دنيا اشتهاك بطالك أو بوني ساعات زارشت الساعتك زارشت الساعات ونيوه زارشت الدو ساعات برا حتى أكوني روش أما بردانا بيت بمشي كاتجميري فيل ياخذ كاتجميري أيمن بيها أما بيرجتي بيشاني ده كاتجميري أو سون كاري كده كاتي خوي كسي مخابن إمن أولادي خوم عنده هيكري جوا مانية ليره ساعتك هي ساعتك الواسرة بلا ملزات أو ساعتك بهالبواسرة ككرد كان يخوم عندنا مزرعة عندنا ساعات بريطانية دليرة الواسرة يأخذ لو بايتك تشوفه هولين لزياتي هو أوهم مشاشة جورانا أوهم دعاية مصروفات الزور وبيكلك ذات ساعات شوادش بكري بلاني ويكل ساعتك يخوي بناسه توا كباو كجوري شو كوي كيسمع الجزيرة ساعات يدرس كردوا أما أنا ما بينا ناسين بدأخوا بالكود شقامانك بناوي ولا تاني درواكن كي استفادة شنو بوما بمعناك لما أنا كي استفادة شنو بوما بالكود سن بعد سن جوانا بيجر شقامك بناوي الجزيرة بكري ليرة ساعات الجزيرة ليرة درس بكري من سوق تابيت خنبم بيان بناسين بلي ما بساعات بوشة كاركا الفيديو يتعب بيشان هذا كلا لا ابن بطوطة تدبل كي كريت شوا لناوان موظفاني ابن بطوطة بدرس كده طيب أو ساعات من وسبوا كبن أوان كردنينا عرب بلا مشان زيوا ميجي مسلمان أنت ما كان ساعتك أخوازنا وبو موظفاني خويا تمام شايف شباب يسوون السؤال أمرك إنه كان شدايا بعربي بالإنجليزي بيطري كيش يتسنده درجة كي يتسنده قانا كي يتسنده همو بورون كدي طبعا زي أضرع دونا دي تكواري طبعا كاكاتنا أو صبر حمو أودا هنانش للآن إسماعيل الجزرية أوش للشواذي كانتوني بما ضلنا ساعة جمعة ومن يشدوش باشا The movements of the clock are regulated by a most wonderful mechanism that sits in a tank inside the elephant's
باوەکە گرێدەوە. There is a small hole in the floating bowl that regulates the speed at which it sinks. As it slowly submerges over half an hour, it turns via a system of pulleys prescribed in his bed. When it is completely submerged, the bowl quickly tilts, sinks, and triggers a more dramatic sequence of events. Inside the cupola at the top of the pot, a shadow of balls is tilted so that a stopper is lifted to allow one to fall, hitting a fan that turns the phoenix. The ball then drops out of one of the falcon's beaks into the serpent's mouth. As the serpent falls, rotating around its girth, the weight of the ball turns a rope that resets the bowl back to the surface of the water. The ball drops again into a vase that triggers the mahout's mallet, and hits a cymbal, which sounds a half hour. As the ball collects in a trough, the float begins to submerge again, and the whole process repeats itself with subtle adjustments for the second half of the hour. أو إسماعيل الجزري ككردة برازا ياخد خواردة صلاح الدين الأيوبي. أو هيك لداهنان عظيم مكاني إسماعيل الجزري زور بكرتي داهنان اشترتش تتنا ناسينم دوات الأطانقرين موا و أم كتابة كحقوا هم مالو شكرا كتابة يحبك هزاريك داهنانكي مسلمانان لزيهان إسلامي كلا صالي هزارو لقلوا لدايقوني بيغمار صلى الله عليه وسلم بيصوتوا حبتايات الزايني برزبوني قواري الإسلام شو صوتوا دي زايني لدوي حاتني هرسا خلافة كان كوكو خلافة دين راشدين ودايشو أنا أموية كان دوي عباسية كان كوان لزان تازر بشكوتو من دوي عثمانية كان دوای زۆرینەی تر کەوەکو لەوانە ئەندەلوس بەڕێزە حاقووە کتێبێک لەسەر بنووسرێت حاقووە چەندین کۆڕوسمنا لەسەر بکرێت ئەندەلوس کە ئەوان ئەوروپا لێداگیرکردن کە ئێستا ئیسپانیا و پرتوگالە کە ما ئەو جۆرە پایتەختەمان هەبووە پایتەختی یاخود شوێنی معریفەی موسڵمانان بووە کە تێدا چەندین زانست پێمان ئەناسێنێن کە لەم کتێبەیە پێی ئاشنا بن. داهێنە لەشیتر یاخود دروونکردنەوەشتر ئامێرشتر لەو ئامێرانەی کە ئیسماعیل الجەزەری دروستی کردووە بریتیە لە تاوەسی دەستنوێژ. تاوەسی دەستنوێژ چۆن بەڕێزە؟ ئەم تاوەسی ئێستای نییە بۆ میوانان بوو کاتێک بەڕێزێک میوانێک بوو یاخود لە کاتی بانگدانەکانە ویستی دەستنوێژ هەڵگرێت چی دەکرێت؟ 7 جار یاخود 8 جار بحستم دەست لەسەری تاوسەکەدا لە دوایەوە کە دەست لەسەر یەک حەفونکە یەک جار دەست لەسەر تاوسەکەدا کە دەستێک لەسەر تاوسەکەدا ئەلکترۆنی ئۆتۆماتیکی 7 جار 8 جار ئەو فڕەدا بەڵام بە ماوەیەکی کەم کە وەش وایە کرد ئاوا بە فڕۆ نەدرێت و لە هەمان کاتشدا ئاوا بە فڕۆ نادرێت فەرق لەسەر سەڵەتەکەی کە خوارد ئەو سەڵەتەیە کەویش لە هەمان کاتدا ئەتوانێت پێکان تێیا بشۆی نەک پێکان وەکو مەقسەدی ئێستا على أساس لو بري داهنان وبيشكوتناي دبيتو بهرام خدانا زاني كم تصويرشون دبي بيمن برز كأنه بوصل مخسلكا بالام سيل لو دا إسماعيل الجزري لو كاتي هو اشتري درس كردوا كبير بيت برز كيتوا هر بحثنا بيكان تخيتوا الناو أمصر على بوي بيكان تيها بشوي أو توصي ثاني البري ده أو فيلتي ولا خالي توصي أيجي أم توصى أو إفرادة بشوي كم كما بوي أو كابا فيرونتين إما إذا أنا بحاول زار طاوي ليش أو أنا كبير وتريد زي قاعد أستنيش أشوف دريد لدي أو كات لشيوي دول كيك ياخد بعد ليك أقرتو لشوين هيك أتريش ناو شوينة ترابو ناو كابا فيرون روي
شێوازێکی زۆر زان بۆ دەستنوێژگرتنی دروست کردووە ئیسماعیل الجەزاری لە کاتی خۆی. ئەوەش هەرێکێک لە دانەرەکان بوون کە ئیسماعیل الجەزاری دروست کردیە. بە کورتیش میوزیک بۆکسیش هەبوو، میوزیک بۆکس بوو لە شوێنێکە بەلەمێکی دروست کرد ئیسماعیل الجەزاری بەلەمەکەی لە شێوەی چ پێڵێن قڕمیشێک کە سووران ئەتڕوان بەناو شوێنێکە کە ئاوی لێیە ڕەوستا خۆ ئۆتۆماتیکی میوزیکەکە بۆکسەکە بەلەمەکە گۆرانیە و لە شێوەی مۆزیقا ئەمەی کە لە دەرێتی لە شێوەی شمشاوە کەواشێکێکە لە دروستکراوەکانی ئیسماعیل الجەزاری. کۆتاییان شت لە خزمەتتان باسکەین بریتیە لەو ڕۆبۆتێکی ئێستا دروستی کردووە. ئەو ڕۆبۆتە لەوانەیە زۆربەتان دیت بیت لە ساڵی 2016 ئەوروپا یاخود ڕۆژئاوا بە ئێمەی ناسان کە بریتی بۆ لە ڕۆبۆتێک بە ناوی سۆفیا قسەیە کرد. بەڵام خۆشبەختانە پێتان بڵێم هیچ ئەوەندەی ڕۆبۆتەکانی ئیسماعیل الجەزاری سەرسوڕمانی سەرسرهێنەر نەبووە. ئەم ڕۆبۆتەیە کە ئێستا بەو پەڕی پێشکەوتنەوە دروستیەکەن لە کاتێکدا ئێمە لەو پەڕی کەم دەرامەت بووینە شتێکی وامان ئەو پەڕی زانست لەو پەڕیا پێشکەوتو نەبووە کەس ئێمە ڕۆبۆتمان دروستە کردەوە ئیسماعیل الجەزاری کە کورد بووینە. ئەم بەڕێزە بە ناوی دۆنالد ڕۆدریچ هێڵ سێکی هەیە دەڵێ famous British science technology said that the technology of making modern day robotic will highly influenced by the idea of the work of الجەزاری. هذا هر شي روبوت هر شي تكنولوجيا لسه دنا تستكري دنيا من لخي كاريجري همو اللي اسمع الجەزاری والكتوى هو كابراي خويا انا شاتيان بو شاتيان بو هر شي روبوت او روبوتاني كيستا درسته كان او روبوتاني كقديم درسان كديا لصدي شاد دانغود ليوناردو دافنشي روبوتشي درس كردوا او باش روبوت داندري نخي ضل حكم يان بناراستو هو استفاده لكتيبكي اسماعیل الجەزاری کردووە چونکە ئەو هونەری دروستکردنی ڕۆبۆتمان پێڵێ کە چۆن ڕۆبۆت دروستکرد. وەتەواو دەڵێ according to the topic which is the official publication of the Journal of Advanced Artificial Intelligence the first programmed human robot على هەموو ئەو ئۆفیشەڵانەی ئەو شتمە کە دەستکردانەی کە ئێمە دروستەکەین بەناڕاستەوە خۆ لە وڵاتی ئیسلامیمەوە وەرگرتووە بەناڕاستەوە خۆ لە موسڵمانانمان ئیستفادە لێ کردووە. هەرسیاڵێن ئەو تیارەوان دروستەکەن بەناڕاستەوە خۆ لە ئێمە ئەو کامێرەمانە ئێمە دامانێنە چەندین شتی تر. ئەوەش وەکو کتێبێک بۆی خۆشەویست بەڕێز ئەگەر دەتانەوێت زانایانی خۆمان خۆتان بناسن دەگەڕێنەوە بۆ ئەو کتێبە مێژووی کورد و کوردستان کە ئایەتوڵا مەردۆغی ئەم کتێبەی نووسیوە کە تیادا باسی لە 400 زانای کوردی کردووە لە کتێبەکەی خۆیان. محەممەد سنەیدی و چەندین زانایەک تر کە ئەوانە لە ئامێدی و لە سینا و لە زۆر شوێنەکان تر داهێنانیان کردووە کە هەمووش کوردن برای یاخود خوشی من و تۆ. بەم ڕستەیە کۆتای بە سیمینارەکەم دێت بۆ چەندین سەدە موسڵمانان تەرکیبی جیهان بۆ لە وڵاتی پێشبینزانستدا پاشان بەرەبەر لەسەر پۆستەرکردن دەستی کرد بە خۆخزانە لە وەسیان موسڵمانان لە تەرکیبداری خۆیان چ بیستیانێ ناڕۆ ماتریالیستی ئەوروپا بەرەو پێشەوەیش هەنگاوینا بۆ پڕکردنی بۆشاییەک کە لەسەر دەستی موسڵمانانەوە دروستکرا بوو. ئێمە بناغەکەمان دروست کرد ئەوان هاتر قاتی دومیان دروست کرد کە لە کاتدا بنایەکە بوو بەڵام ئەوان بەی خۆیان قۆستەوە. چیان قسەدەکە عەبدولعەلیم سەیدی وە دانیال دەیڤید ئێمەری پێشنووسێکی زۆر گەورەی ئەمریکایە دەڵێت ئەم قسەی بە کورتی پێتان بڵێم دەڵێت ئیسلام و موسڵمانان ئەو شتە گرنگە کە کردیتیانە لاف و گزافیان بە ناوی داهێنانەکانی خۆیان لێ نەدا. واتە موسڵمانان بە حوکمەوەی کە هەموو دەستکەوت و بەرهەم و پێداویستەکان ئەو شتانە کە دروستیان کردووە بۆ خۆی متعالە بلوبیان بۆ خۆی نەنەخشاندووە لەسەر ئامێرەکان نیان مسلۆزی فلان کەس فلان کەس دروست کردووە نە پێچەوانەوە هەموو شتێکیان بۆ خزمەتی مرۆڤ کە باڵیان بۆی کە خوای گەورە دەفەرمێت ئێمە کە ئێوەمان دروست کردووە ئێمە لە خزمەتی ئێوەین ئێمە زەمینە سازمان بۆ ئێوە کردووە ئەوان بە هەمان شێوە ئەو دەستکەوت و زانستیان هیناوە بۆ زەمینە سازی ئێمە بووە. دەڵێ هەرگیز ئەوروپا سەردەمی ڕێنسانس و ڕۆشنگەری ئەو هەموو تەکنەلۆژیای بۆ خەوە نادی ئەگەر کابرایەکی وەکو ئیبن سینا
ابن خلدون ابن رشدی نبووە کتێبەکانی ئەو نەبووە کتێبەکانی ئەوان نەبووە هەرگیز ئەوروپا نەبە ئەوروپا ئەو ئەوروپای ئێستامەت و شەڕازی پێواکەی کەواتە هەرچی تەماشایکەن مسلمانان دەستە شتەیە هەبوو کەواتە بەڵێ بەڕێوە ئێمە بە شانازیەوە کوردی نەوەی سەلاحەدین ئەیوبیشین بە شانازیشەوە چەندین زانامان هەیە چەندین زانای گەورەمان هەیە کە کورد ئەگەر تەماشای زانایانە بکە وەی پێبەرز دەبیتەوە کورد پەروەرێتی خۆی پێبەرز دەبیتەوە بەلایانی کەم شاناز بەوەیەکە کە بەڵێ باوباپیرانی دەست و ئەژنۆدا نەنیشتۆن بەڵێ شتەکان خزمەت بە وڵاتانیان کردووە بە جیهان کردووە ئەوەش ئەو سەرچاوانەی من بەکارمینە بۆ ئیسماعیل ئەلجەزەری کۆتای بە سمینارەکە دێنم دەڵێم وآخر دعوانا وإن الحمد لله رب العالمين زۆر سپاس بە جێگرتنتان داوا لێبوونتان لە یەکەم سەرمێشاندن بمبورە دەستەکان خۆش بەڵاشت نوێ زۆر تێدا بوو زۆر زۆریش دەست خۆش بی سەرکەوتوو ئینشاءالله سپاسێکمان بدانا بۆ کاک دکتۆر و جەنابێت ئینشاءالله ئەگەر لێمان قبوڵ بکات هەوو بۆقی پێم باش دەستەکە دەبێت بخۆی لەدوێت زۆر سپاس زمانتون